سڵاتان لەبێ هیوادارم هەموو لایەک باش و تەندروست بن. ئەمڕۆ بەم عەربانە کۆمەڵێشتی فرێش و جیاوازم بۆ هێناون. توانیشێکی جیاوازی لە دروستکەین. ئەزانی چتان بۆ ئامادەکەم بینێران ئەمڕۆ پەردە پڵاو بە شێوەیەکی نایاب و تەندروست و خۆش کە خواردنێکی کوردەواریە، هەم جوانە هەم بەتامە. فەرموو لەگەڵ باشەوە دۆخ دروستیکەن بەیەکەوە. لەم کەشە و هەوای سارد و ڕەشە باوبارانە ئەمڕۆ بە تەمام کە باسم کرد پێشووتر پەردە پڵاوێکتان بۆ دروستکەم بە شێوەیەکی جیاواز و تەقریباً تەندروستیش بێت هەم خۆشیش بێ. بەس ببورن ئەگەر تاقەتە خۆشتان گوێ لەوێ بەڕاستی ڕەشەباکەی زۆر بەهێزە. ئەگەر ڕێگە بە لەگەڵ ئەم تەباخام ڕۆ شتێکی باشتان بۆ دروستکەم. لەبەرەوەی کە زۆر ڕەشەباکەی بەهێزەم تۆزێک ئامادەکاریم کردووە لە شتەکانە، چونکە هەندێک کات بارانەکە شێتە نیوەی چارێکێکی مطبەخەکەوانەوە. پێشووتر کە ئامادەکاریەکانمان بۆ کرێویش بە پەردە پڵاوکە چیمانەوێت؟ مریش بەکارێنە من لە باتی گۆشت. ئەتوانین بە گۆشت بیکەی، ئەتوانین بە مریش بیکەی، ئەتوانین بە قیمە بیکەی، بە سەوزەباوت بیکەی، هەر شتێکە خۆت پێت خۆش بێ. ئێمە ئەمڕۆ بە مریشکەیکەین. وەکوی کە باسم کردەوەکەی زۆر سارد و ڕەشەبایە تۆزێ ئامادەکاریم کردووە. سنگەکەم خۆش کردووە لە بەهاراتی سەوزی بریانی. ئەتوانی ئاوی لیمۆی تێ بکەی، خێو ئاڵەتی تێ بکەی، تامی خۆشەکە ئەتوانی شوێ پێشووتر بیخێتە ناو ماوەدانەوە زیاتر تامی خۆشەکە. لەگەڵەوەشە چیمان پێویستە بۆ پەردە پڵاوکەمان پێویستە ئەمڕۆ گێزەر، بازلیا، بەهاراتی بریانی سەوز، شاعرێ یان بڵێن ڕشتە، پیاز، ڕۆنی کوردی، کشمیش، گوێز و بایام، حیل و مێخەک و ئەمانش بەکارێنم لەگەڵ لیمۆ بەسرایەک، دوو پارچە دارچینی، یەک دوو گەڵای غار لەگەڵ تۆزێک ئاڵەتی ڕەش. ئەگەر حەزیشی کرد تۆزێک تونی کەیت، ئەوانەکە حەزیان لە تونە تۆزێک بیبەری تونی تێەکەیت. لەگەڵیشا من چی بەکارێنم ئەمڕۆ؟ خۆی وەکو لە کوردەواری کە ئیکەن نانی هەورامی بەکارێنن یان نانی تیری بەکارێنن یان هەویری بۆرە کۆمەشانش بەکارێن. من هەوڵم کەم برنج بەکاربێنم، زیاتر سەوزە و چەرساتیان بڵێ بایم و گوێز و کشمیشی بۆ زیاترەکەم وەک لە برنجەکە لەبەرەوە تەندروستتر بێ و باڵانسێک دروستکە لەمان کاتە. ئێستا دەست دەکەین بە مریشەکەمان. پێش هەموو شتێک ئەبێ مریشەکە تۆزێکی تر سوورکەینەوە. برنجەکەمان ئامادە بوو، لەمان کاتا مریشەکەشمان کوڵاوە. ئێستا تۆزێک ڕۆنی گوێزەندی بەکارێنم. ئەگەر ڕۆنی گوێزەندی دەست نەکە و توانی زەیتی زەیتونیان ڕۆنی کوردی بەکاربێنی. بەڵام ڕۆنی گوێزەندیەکە زۆر بەڕاستی تامی زۆر خۆشەکە، هەم بۆ نیشی خۆشەکە. من لێرە کشمیش بەکارێنم، کشمیشی زەرد. من بازەلیاکەی بۆ ناکوڵێنم یان سووری ناکەمەوە، چونکە بەڕاستی ئەم فرێشە، کوڵاندنوشتی ناوێ گەر بیکوڵێنی زۆر تێکەچێ بە هەڵمی برنجەکە کە لە فڕەکە بێ خۆی ئەبێت، پێویست ناکات بیکوڵێنیت. بەتاتەکەش کە پێشووتر باسم کرد خستمەتە فڕنەوە. بۆ گێز و بایم مشتەکەش ئەگەر کات هەبێ باشتر بخێتە فڕنەوە وەک لەوەی کە سووری کەیتەوە. بەڵام ئێمە بەڕاستی جەوەکە ئێمە ساردە، ینی نایەڵێت باکە نایەڵێت بەرداوام بین زیاتر. ئەمە بە زۆرترین کات دروستێکم پیشانیەوەی بێنە بەڕێز بم.
دەسەبێت نابێت چاوی لەسەر لابن من تۆزێک ڕشکە و کونجی تێکەم ڕشکە و کونجی بەڕاستی بۆنی زۆر خۆشە نەکەوەی بتوانانی بۆست بۆ نان بەکاری بێنی ئەتوانی لە ناو مریشکوشیشا بەکاری بێنی بەڕاستی زۆر بۆ نوتامێکی خۆشیەیە من کە تۆزێک چۆرم کردووە هەویرەکەم دەرهێناوە نابێت ئەبێت داپۆشرێت چووکە وشکە بێتەوە ئەگەر باکە بێڵێت ساوە دایانین ئەبێ زۆر خێرابن بەس بەڕاستی من دەستم گۆ ناکات یانی ئەوە ساردە هەویرەکەشمان خەرکە بای بە ئاوا بەشێکی تێکەی نیوەشی لە دەرەوە دانەی ئاوا دیوێکی لە دەرەوە دانەی مانە تێکەڵەکە من بەشێکەکەمە بنەکەیەوە خۆی هەیە قەت دانا قاتێکانی لەیەک لەمە و ئەنجا برنج شتوانی بیکەیتە سێرەوە یان نیوەی بنیوە بۆ ئەمە پەرداخونیەکەم بەکارێنا برنج بەڕاستی زۆریش دەرچوێشتا توانی برنجی کوردی بەکاربێنی ئەتوانی برنجی کەڵەشێر بەکاربێنی ئەم خواردان نزیکەی بۆ 6 تا 8 کەسە بێت لەگەڵیشە سوپێکی میسکی بۆ ئامادە ئەەکەین وەکو ئێزانی کە لە مانگی ڕەمەزانە پێویستمان بە شلەمەنی زیاترە بە تایبەتی سوپ من ئێستامانە ئێمە بەسەریا یەک تۆس چەورێکەم دوایەوەی خەمە فڕنەوە بەڕاستی هەواکەونی ساردە تەنانە یەکسەری نەکەش مشک بۆ تەواویرەی پاقلاواکەم ڕۆنەکەشم بەدامەی بەستێت چووکە ساردە من تۆزێک چەورێکەم خەمە فڕناو بۆ 15-20 دقە هەتا هەویرەکانم باشێ بێ و دوایەوە ئامادە بێ ئێستا من ئاویتیەکەم و سەرێنەوە هەتا ئەکوڵێ پەردەپڵاوەکەشمان بووە بەخێر بێشە بخان زۆر سپاس دەکەم دەستەکانە خۆش بێ ئەم خواردنە نایە بە ناوازێ بەڕاستی بۆنی زۆر خۆشە زۆر جوانیشە بە تایبەتی ئەو ڕشکە و ئەو کونجیە دیکۆرێک و دیمەنێکی ناوازە یاوە دەستەکانە خۆش بێ داهێنانێکی جوانت کردووە و ئەتوانین باسکەیت چی تێ کردووە ئەم پەردەپڵاوە بە سەوز کردومە ئێستای بڕین برۆی ناوەکەشی ببینیت سەوزەم تێ کرد بە مریش کردومە بەڵام هەڵم یاوە شتەکان سوور نەکەمەوە یعنی وەکو پەتاتە و بازلیا و ئانم نەکردو بەجیا زۆر زۆر ئۆڤەکوکیش بێ واو بەڕاستی جوانە بەڕاستی من دەستخۆشێکی زۆر لێکم بۆنی زۆر خۆشە دڵنیام تامیشی وا ئەبێ بە تایبەتی برنج کاتێک کە لێ ئەنەی
ئەو برنجە ئەگە سەوزەڵاتێکی زۆری تێگەی سنگێکی مریشکی تێکەیت و بە تایبەتی ئەگەر شتەکانی سوور نەکرابێتەوە لەنا ئۆڤن ئابێت و برژابێ سوودە تەندروستەکەی زۆر زۆرترە و بە هەروەها ئەم بەڕێزە شێفخان چووە کونجی پێوە کردووە کە کونجی ئاسنێکی زۆری تایە و ڕەشگەشی تێکردووە کە سوود تەندروستی زۆر زۆرە ئەتوانی ئەو برنجە لێنێ سەوزەڵاتێکی زۆری تێکەڵکەی بۆی کاریگەری شەکر و نیشاستەکە و کاربۆهیدرێتەکەی کەم بێتەوانێت کە لەگەڵ سەوزەڵاتێکی زۆر و پرۆتینە هەم ئەمە فۆڵیشتەکە و بە کەمترین ڕێژەی چۆنەڵی کاربۆهیدرێت ئەتوانی خواردنێکی تەندروست ئامادە بکەیت و کە زیاتر فۆڵی کات و بۆ ئەوانەیە بە تایبەتی کە کێشی لەشیان زۆرە لەبەرەوەی بە تێرەتی ئەیان هەڵێتەوە بۆ ماوەیەکی زۆر. دەستەکانی خۆش بێشێ بەڕاستی زۆر نایابە زۆر 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 بە دڵمە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان. عافێتی بە هیوادارم بە دڵێ بوو بێ شتێکی جیاوازە بێ و نەبینی بێ. هیوادارم خانمان بەم شێوازەی شێف کە لەی ناوە بە شێوازێکی تەندروست کە لە ئۆڤن ناکردوێتی شتەکانی سوور نەکردووەتەوانە برژانێتی بەم شێوازە ئامادەیکە. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ ماڵتەناوە.